ئەگەری بەریەککەوتنی ئێران و ئیسرائیل و هێرشکردنەوە سەر یەکتری جارێکی تر هەڵوێستی ئەمریکا چییە بێت و ئەگەرم جەنگە فراوانتر بۆ هەڵوێست و قسەی ئەمریکا چیە بێت ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز جاستن تۆماس شۆڤەکاری سیاسەتی دەروی ئەمریکا لە واشنگتنەوە لەگەڵماندا. بەڕێز تۆماس سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. جارە پێم خۆشە لەوە دەست پێ بکەین ئەم شەڕە لەسەر چییە؟ لەسەر ئەوەیە هەژمونی من چەندە و هەژمونی تۆ چەندە، من چیم دەسەکەوێت و تۆ چیت دەسەکەوێت لە ناوچەکە، یان ناوەڕۆک و ئەسڵی شەڕەکە لەسەر چییە؟ ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە کە بڕوام وایە کەس وەڵامەکەی لەلایەن نییە. زۆر پارچەیە ئەم پرسیارە هەمولایەک هەوڵ دەدەن لی تێبگەن، بەڵام با بەڕوونی بڵێن کە ئەمە دەستی پێکرد وەک سەرچاوەیەک و بەهۆکاری ئەو هێرشە تیرۆریستەیە حەماس کردی کە لە 7 ئۆکتۆبر و نزیکەی ساڵێک لەمەوبەر لە 2023 ڕوویدا، کاتێک حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل و خەڵکی مەدەنی ئیسرائیل و وە زۆرێکیشانی وەکو بارم تەگرت. لەوێەوە دۆخەکە زۆر ئاڵۆستر بوو. ئەوەی کە پێویست بوو وەڵامی درابایەوە ئەوە بوو بارمتەکان لە غەزە ئازاد بکرێن و ڕێگری بکرێت لە ئۆپەراسیۆنێکی مەزنی غەزە کە زۆرێک لە غەزی کەرتێ غەزە تەخت کراوە. ئەمە بووەتە هۆی سەرنجێکی زۆر لە نێوان واشنگتن و تەل ئەڤیڤ، هەروەها ئەو شێوازەیە کە حکوومەتی ئیسرائیلی و هێزەکانی بەرگری ئیسرائیل دەیگرنە بەر لەم ئۆپەراسیۆنەدا. بۆیە زۆر ڕوون نییە تاوەکو ئێستا کە داینامیکەکان چین وە ئەوەی کە ئێمە دەتوانین باسی لەسەر بکەین. ئیسرائیل زۆر بەڕوونی وتوێتی وە ئەمریکا لە بەرگریدا وتوێتی کە ئیسرائیل مافی خۆیەتی لە سەروەری خۆیدا بە ئاشتیانە بوونی هەبێت. ئیسرائیل مافی بەرگریکردن لە خۆی هەیە لە دژی هێرشەکان و پاراستنی خەڵکی خۆی و خەڵکی مەدەنی خۆی، و ئەمریکاش بەردەوام دەبێتن لەو هەڵوێستەی کە ئێمە پشتیوانی ئیسرائیل دەکەین لە بەرگریکردن لە ئیسرائیل. لە کاتێکدا ئیسرائیل ئەمریکا ڕاستەوخۆ بەشدار نابێت لە شەڕەکە و بێتە شەڕێکی فراوانتر و شەڕێکی هەرێمی کە ئێستا وا دەردەکەوێت لە زۆر بەرەوە بەم شێوەیە. بەڵێ کەوا بێت ئەگەر ببێتە شەڕێکی هەرێمی و بەریەککەوتنێکی ڕاستە و خۆی نێوان ئێران و ئیسرائیل، ئەمریکا پاڵپشت و هاوکاری ئیسرائیل ئەمێنێتەوە یان ڕاستەخۆ دێتە ناو شەڕەکە؟ تا ئەو کاتەی ئیسرائیل بەرگری لە خۆی دەکات، ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی ئیسرائیل. ئەگەر ئێرانیش بەردەوام بێت لە بەرگریکردن لە دژی ئیسرائیل، بە هەمان شێوە ئەمریکا بەردەوام دەبێت لە بەرگریکردن لە ئیسرائیل و هەوڵ دەدات بە ئاشتیانە بوونی ئەو دەوڵەتە بمێنێتەوە. نەو نیگەرانی کە ئێمە ئێستا قسەی لەبارەوە دەکەین لە فراوانبوونی شەڕەکە لە هەرێمەکەدا، ئەوە بەرگریکردنی ئیسرائیلە لە لوبنان و هێرشەکانی ئیسرائیلە بۆ نێو لوبنان و هێرشی ئیسرائیلە بۆ تاران، کە ئەمە ڕێگەیەکی تەکتیکیە و چەند سەرکردەیەکی حەماسی لەناو بردووە. لە هەمان کاتیشدا چۆتە نێو بەیروت و سەرکردەی حیزبوڵڵای کوشتووە. بۆیە بەردەوامیەک هەیە لە گرشتربوونی دۆخەکە لەلایەن هەردوو ئاراستەوە کەوا دەکات جێگەی نیگەرانیەکی زۆر بێت لە واشنگتن و لەلایەن هاوپەیمانەکانمان لە ناوچەکەدا لە ئەوروپا. بەڵێ ئێستا عێراق لانی سەرۆکوەزیرانی عێراق هاتوۆتە دەنگ لەسەر ئەم دۆخە، داوا لە سەرۆکی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا وڵاتانی ئەوروپاشەکات دەڵێت لە لێواری جەنگێکی وێرانکەرین، چارەسەرێکی ئەم دۆخە بکەن با دۆخەکە لە دەست دەرنەچێت. بۆ چونیەوە لەبارەی قسەی سەرۆکوەزیرانی عێراق چییە و عێراق خۆی تا چەند هەوڵی داوە کە ئەم دۆخە لە دەست دەرنەچێت؟
سەرۆک وەزیران و ئەو ڕاگەیەنراوی کە هەیە کە داوا لە هەموو لایەنەکان دەکات دۆخەکەی هێور بکەنەوە ئەمە ڕێک پێکانی ئامانجەکەیە بەڵام کێشەکە ئەوەیە تا ئەو کاتێ ئەم بەردەوامی وەڵامدانەوە و بەرپەرزدانەوەی هەبێت ئەمە تەنیا دۆخەکە لە ناوچەکەدا ئاڵۆزتر دەکات ئەمە ئەو شتەیە کە پێویستە بکرێتن حکوومەتی بەغداد نەک تەنیا بەغداد بەڵکو ئەمە جێگەی نیگەرانی حکوومەتی ئۆردان و ئوردن و پاشا عەبدوڵڵا ئەمە جێگەی نیگەرانی ئەوانی شەو نیگەران و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر بە هەمان شێوە ئەمانش نیگەران بوونە ئەمە تەنیا بە شێوەیەکی تاکتیکی هەڵفڕینی موشکەکان نییە لە نێوان ئێران و ئیسرائیلدا بەڵکو لە هەمان کاتدا دۆخێکی گرشتربوونی ئاڵۆزەکان دێتە ئاراوە لەسەر سنووری ئەم هاوپەیمانانەی ئێمە کێشەکەش ئەمەیە کاتێک ئێمە دەبینین دۆخەکان ئاڵۆستر دەبن و گرژەکان ئاڵۆستر دەبن لە چه خاڵێکدا ئەمریکا دەڵێت کە پاراستنی ئێمە بۆ ئیسرائیل و بەرگریکردنی ئێمە لە ئیسرائیل لەم هێڵەیە ئەم هێڵە چیە کە ئەمریکا کێشاوێتی و ئەمە شتێکێکی کەس تاستا سەری لە دەرنەکرد بەڵێ بە بۆچوونیەوە ئێستا چه ئیسرائیل چه ئێران یانەوێت دۆخەکە بگێنە بەریەککەوتنی ڕاستە و خۆ لە دەست دەرچوون کەسیان لەگەڵم دۆخە هەن ئاوا بۆ شێوێ بشڵەژێ ئەمە پشت بۆ دەبەستێت کە چۆن سەیری دۆخەکە دەکرێت ئەگەر لە ڕوانگەی بنیامین نەتانیاهو حکوومەتی ئیسرائیلەوە سەیری بکەیت ئەمە سەرکەوتنێکی استراتیژی و تاکتیکیە کە لە دو هەفتەی ڕابردوودا بەدەستیان هێناوە کاتێک تۆ دەچیت و هەروەها سەرکردەی هەردوو حیزبوڵڵا و حەماس لەناو دەبێت کاتێک تۆ دەچیت و هەوڵ دەدەیت بۆ ئەوی بەرگری لە خۆت بکەیت لە دژی 200 هێرشی موشەیەکی لەلایەن ئێرانەوە ئەمە سەرکەوتنێکی استراتیژیە بۆ نەتەنیاهو و حکوومەتی ئیسرائیل لە هەمان کاتشدا ئێران ئەمەی لە ڕوانگەی خۆیەوە بینیوە وا دەبینن کە دۆخەکە ئاڵۆستر بوو و وەک سەرکەوتنیش دەیبینن چونکە ئەوان توانیویانە موشکەکانیان ئاراستەی تەلەڤیڤ بکەن و هەندێک ئامانجیان بپێکن ڕەنگە ئامانجەکان کەم بن بەڵام هێشتا ئەمەیان نیشاندا کە ئەوان هێزیان هەیە توانان هەیە بۆ ئەوەی بتوانن سینگی خۆیان دەرپەڕێن و بڵێن ئێمە هێزمان هەیە و دەتوانین ڕوبەڕوتان بینەوە ئێمە لەسەر نەخشەکەدا بوونمان هەیە بۆیە کاتێک لە چاوێک و ڕوانینێکی گەورەتری جیهانیەوە سەیر دەکەی کێشەکە تا ئێستا بە شێوەیەکە کە بارمتەکان نەگەڕاونەوەتەوە ئیسرائیل ئەمە نیگارانیەکە بۆ خەڵکی ئیسرائیلیش جێگەی نیگەرانیە دانیشتوانی ئێران و خەڵکی ئێران بێزار بوونە لەم ڕژێمەیەکە هەیە و هەوڵ دەدەن بە شێوەیەک لە شێوەکان ڕۆڵیان هەبێت و دۆخەکە ئاڵۆستر نەبێتن ئەمە خەڵکانێکن کە ڕەنگە بێنە ناو شەڕەکە و ڕۆڵیان هەبێت ڕەنگە سەیری بکەیت وەزیری بەرگری ئیسرائیل گالاند کە دەبینی دەڵێت بە سەرۆکی ئێران دەڵێت پزیشکیان و دەبینی کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لە سەرکردایەتیەکاندا ڕوبەڕبوونەوەی ڕاستی بەڵامان پرسەکە نیە بەڕێز جاستن تۆماس شۆڤەکاری سیاسی دەرەوەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە واشنگتۆنەوە لەگەڵماندا بووی زۆر سپاس